اف پروگرام روزنامه‌وانی داتایانه لهوتل رامادا جهولی را پایتخت بریوده چه بو جرایی که از عراق خلق که طیبت به روزنامه‌وانی داتایان بریوده چه که ریخرا و اینترنیوز سرپرشتیاریا ویده که هر وکی پخشان کاکویز بریو براگشتیا اینترنیوز لعراق آماجه پیدای ام برنامج اشتكي تعرضي شي زور نوع العراق نكتنها العراق دتوان بلم لرشالاتنا أوراد صحافة البيانات رجنا من سكان باجوي كلا تيستكي دور دريش كران وإمكانته كان انتوانا كان ينتقي كرايوا كبتوان لم جورة برنامج بجدار بن ورجيرانو ل باش خلق یک مانگیکا استهر همو لیره ل هولیر کوبنتوا کلا زوربی شارکانی عراق و هاتون ل برنامج کبو همو عراقه سامان نوح یک جراهنرین پشکدار جوی پروگرامی بنریناوی پیدوی گرینگی که زیده تر به وی جوره روزنامه‌وانی بهدان چونکی بلکی گلک نهینی هبن کو به زحمت با راپورت که ساده بهین آشکرا کرن ڕۆژنامەی داتاکان زۆر گرنگە کە ئەوە بۆ خەڵکی عێراق خەڵکی کوردستان دیار دەکە کە ڕاستیەکان لە چێن دەرێن زۆر جا ڕاستیەکان لە خەبەری سادە لە راپۆرتی سادە ون دەبێ بزر دەبێ ڕەنگێکی ڕۆژنامەوانیە ڕەنگێکی ڕۆژنامەنووسیە کە زیاتر گرنگی بەو داتانە دەدا کە تۆ بە داتاکان دەست پێ دەکەی نەک بە چیرۆکێک لە سەرجادەیان چیرۆکێک لە دەستگایەکی فەرمیان لە دەستگایەکی حزبی زیاتر بە چیرۆکەکانی لە ناو داتاکان دەست پێ دەکەی بە داتاکان تهدیدن دەست پێ ئەو داتانە عادەتەن شاراوەیە ئەو ڕۆژنامەنووسە دێتەوە ئەو داتانە لە وەزارات وەردەگرێ لە مؤسسات وەردەگرێت لە ئەحزاب وەردەگرێت لە شەریکاتیش وەردەگرێت لە خەڵکیش وەردەگرێت لە منەظەمات وەردەگرێت ئەو داتاکان دێت تەحلیل دەکە ڕۆژنامەنووسەکە دێت ئەو داتایە تەحلیل دەکات روزنامه‌وان پشکدار لپارێزگەهên جودایên Iraqê hatîne û yek ji wan Fatîme Nehmeyek û xelka Necefê ye. Wê bû me aşkira kir kanî ji ber çî wê jî xastiye pişikdarî di vî programê da bikim. سبب مشاركتي فوكارا بشكداري كرنامن جوي تاقيقي قويا داتاين جندريا ديگر رخرا و انترنيوز اف خولا بوجارا يكي اج عراق ديت انجام دان جبر في چند من فيا بشكدار بميزانياري زيادة تر بدست بخم جروج نامگريا داتايان هر وصا کاریگریا وی لداهاتو لسر عراقی چونکه روزنامه‌گریا داتایان حول دزانیاری و نوچین و شاردی لعراق و جهانی آشکرا بکن العالم و بالعراق بالخصوص اف پروگرام روزنامه‌وانی داتایان کو به شکل که ورکشاپ بریوده چه 10 روزنامه‌وان عراقی تدا مفادار دبن برای برای خرا اینترنیوز لعراق جدی بیجا جدا هاتو امی گرینگه که زیده تر به وی بابتی بدین با رادیوی سلام سمیر هربوی